Geçen yıl Türk milleti huzur بۆ یەکەمین جار لە دوای تێپەڕبوونی تەمەنی سەرۆکایەتی 11 سەرۆک لەم کۆمارە بەڵام لەم قۆناغە نوێدا بۆ یەکەمین جار دەنگدەرانی تورکیا ڕۆڵیانەبێ لە هەڵبژاردننی سەرۆکێکی شایستە بۆ سەرۆکایەتی وڵاتەکەیان. بەڵام ئەوەی جێگای باسە لەم هەڵبژاردنە سەرۆکایەتیەدا کاندیداکان لە ناوتای تەرازوو لە بەرامبەری یەک ناشکێن، ناوسەنگی هێزی مادی لە بەرامبەر بە یەکدی بەدیەکرێ. ئەردۆگان سەرباری ئەوەی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتەیە و بەڵام لە هەمان کاتدا سەرۆکی پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوایە. ئەردۆگان لەلایەن هەردوو ڕکابەرەکەیەوە بەوە تۆمەتبارەکرێ کە پارەی دەوڵەت لە بەرژەوەندی خۆی بەکارهێنێ. بە ژێرەی ئەو زانیاریانەی لەسەر سەروەت و سامانی ڕەجەب تەیب ئەردۆگان بڵاو کراوەتەوە، ناوبراو خاوەنی زەویەکی 2000 مەتریە لە گوندێکی باکووری تورکیا کە بە بڕی 10,000 لیرەی تورکی خەمڵێنراوە، بڕی 3,390,000 لیرەی تورکی، 25,000 یۆرۆ، نزیکەی 200,000 دۆلار لە بانکدا هەیە و لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکەشدا زیاتر لە 24 میلیۆن لیرە هاوکاری لە دەنگدەرانیەوە پێبەخشراوە. لە چاپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ کەناڵی CNN تورک سەرۆکی پارتی گەلی کۆماری کەمال کلجداروغلو ڕایگەاندبوو کە بینینی وێنە گەورەکانی ئەردۆگان لە شوێنە گشتیەکانی ئەو وڵاتە گەواهی ئەو ڕاستیەیە کە ئەو سەرۆکوەزیرە پۆستەکەی لە بەرژەوەندی بانگەشەی هەڵبژاردن بەکارهێناوە. کاندیدێکی تری هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری تورکیا ئەکمەلەدین ئێحسان ئۆغڵو کە خودی ئەکمەلەدین کەسایەتێکی ئیسلامی هەیە و سەرۆکی ڕێکخراوی هاریکاری ئیسلامیە کە 57 وڵاتی ئیسلامی تیایدا ئەندامن. ئەم کەسێتیە سەرڕای کەسایەتێکی ئیسلامی بەڵام لەناو دوو بەرداشی هەردوو پارتی ئەلمانی سی کۆلار دەیەوێ بگاتە پۆستی سەرۆک کۆمار. لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنە ئەکمەلەدین ئێحسان ئۆغڵو دوو پارتی بەڕەڕزکاری دەسەڵات لە تورکیا ڕێنیشاندەری بوون سەرچاوەی مادی ئەو کاندیداش ئەو حسابە بەنکیە بوو کە هەردوو پارت بۆیان کردبەوە. سامانەکەی ئەکمەلەدین ئۆتۆمبیلێکی ئۆپێل ڤێکترا 9 شوقا لە ئەستانبول بڕی 3,596,000 دۆلار، هەروەها 240,427 لیرەی تورکی لە بانکدا هەیە، بڕی 2,130,000 لیرەش وەک هاوکاری لە دەنگدەرانیەوە پێگەیشتووە. بەڵام ئەوەی جێگەی باس و خواسە ئەم کاندیدەیە کە گەنجێکی کوردی زازاکە و تەمەنی هێندەی خەباتی سیاسی ئەو دوو ڕکابەرەیەتی. دەمێرتەش لە زۆرینەی دەرکەوتنەکانیان خۆی بە کاندیدی گەل دەناساند و باسی لەوە کرد کە ئەم نوێنەری ڕاستەقینەی گەلانی تورکیایە. هەر ئەم هۆکارەش وای کرد کە دەمێرتەش لەناو ئەم قەیرانە ئابووریەی جیهان لێوەی بانگەشەی هەڵبژاردننی ڕەت کردەوە و سەرچاوەی ئابووری خۆی بە بڕێکردنی کامپینی هەڵبژاردنەکەی بەستەوە با گیرفانی دەنگدەرانیەوە لە ڕێگەی کردنەوەی حسابێکی بانکی و دانانی چەند سندوقێکی تایبەت بۆ سەرکەوتنی خۆی. سامانی ئەم کاندیدا زازاکیە بریتە لە خانوویەک لە ئامات کە بەهاکەی 260,000 لیرەیە و نووسنگەیەکیشی بۆ کاری پارێزەرایەتی کردوێتەوە کە نرخەکەی 100,000 لیرەیە. هەروەها خاوەنی دوو ئۆتۆمبیلی جۆری ئاودیە بڕی ئەو کۆمەکەی لە دەنگدەرانیەوە پێشکەشی کراوە گەیشتۆتە 733,000 لیرەی تورکی. چاودێرانی سیاسی باز لەواکەن کە هەرسێ کاندید خاوەنی کەسایەتێکی بەهێزن، بەڵام ئەوەش ناشارنەوە کە خۆ کاندیدکردنی دەمێرتاش تەنها خۆ کاندیدکردنێکە کە پەیامێکی گرنگی لە پشتەوەیە، ئەویش بەشداری کوردانی باکوور و تورکیایە لەم پرۆسە گرنگەی دموکراتی و سەلماندنی ئەو ڕاستیەشە کە کورد لە تورکیا ئیتر تەنها شەریک و بەشداری سیاسیە لە وڵاتەی کە دەمێک ساڵات دانی پێدانەناوە و وەک نەتەوە نەیناساندووە.